دکتۆر گیان من هەستەکەم ئەوان دەیانەوێ من بکوشن بەڕاستی بەست خوا پرسیارە جە ناوکەنجا بۆ منیش تاوانبار ناکەی بە قوربان کاکە گیان من گومانم نییە من شتێ بۆ دروست ناکەم من دووشتم لە بەدەسا یەکەم ڤیددیۆکە کە خۆت بەدەمی خۆ احترافەکەی شەو خەوتویت و ئەڵێ من تاوانبارم من گوناحم کردووە گەدنم ئازاکە من وابووم من وابووم ئەمە وە لە دووسێ شوێنی شەو من پێم وتی ئەوانەی لەو بوارە ئیشەکەن ئەڵێ بەڵێ ئەمە هیچ دروستکرااو نییە یەک نەبارمەتیمە دووەم دوو راپۆرتی پزیشکی هەیە ئەوەی باسی کرد ئەوانش بردوومانە بۆ پزیشکی پسپۆر فەحسەکانیان وتووە ئەڵێن وەڵڵا ئەمانەی دروستکراونی و حەقیقیە ئەی تۆ بوو بە سەرین کاریەکەی براکەمیان تۆ بۆ ئەتراف ناکەی کە تاوانێکی کردووە کە هەڵەو کردووە ئەمە دەرئەنجامی غەڵەتەکانی خۆتەوێتەوە ڕێو ئەمە زەمیرتە ویژدانتە محاسبە و لێپرسینەوە لەگەڵەکە بە قوربان ئەمان نین بۆیە ئەو گومانانەشی لا دروست بووە یعنی معقولە تۆ شەوە خەوی لەگەڵ هاوسەری خۆتە دەمانچە لە لای خۆتەوە دانەی جاکە تۆ خەوی لێکە دەمانچە فریاد دەکەوێ بۆ ئەگەر ئەوان بیانەوێ بکوژن یا شتێکی لێ بکەن بۆ شوێن نییە کات نییە بۆ لەم ڕۆژاوە خۆکشتن و ئەو خواردنەوە کویکی داتووە ئەمە هەمووی گومانە براکە مێشکی خۆ دروستیەکە دڵنیابە نە ئەم هاوسەر و خیانەتە لێەکە نە کەس و کاریەیانەوێت تۆ بکوژن ئەمە هەمووی ئەفکارە خۆ دروستیەکەی زۆرتەوە کاکدوشیە من وەکو پێم وتی ئەمانە هەمووی دروست کراون ئەوانە ڕاستین هەمووی بەپارە زۆر تەواو لە لای شەوەڵی دروستکراون براکەم یعنی من تێ ناگەم لە تۆ بەڵێ ئەمانە هەمووی بەپارە دروست کراون بۆ ئەوەی ئەم کچی خۆیان بەسەر منەساخکەنەوە بەڕاستی کچەکە و خۆشویستۆ باوکە گیان چی بەسە تواس بەڵێ ئەخر یعنی چی من بچم بەپارە ئەم شتانە دروستکەم لە بەروی خۆم بەسەر ئەوە ساخکەمەوە ئەم خیانەتی لە ماڵی ئێمە کرد یعنی بەخۆ من لە ماڵی بۆکم هیچ کێشەیەکم نەبوو بختانم بۆکە و لە خۆش ناترسێ کێشەیەکی بۆ ناومەتەوە هەموو ژیانی من و عیلەکەمی تاڵ کردووە هێشتاڵێ بەسەرما ساخ کراوەتەوە ئەگەر سەرەتا یەکتریمان خۆشویست وەکو پێ بەهاتایەتە پێشەوە ئەم کێشەی بۆ دروست نەکردینە ئێمە تووشم حاڵەتا بووین ئەو تا ئێستا ڕقمان لەیەکە بێتەوە هەزین چۆنە کچی من ینی بەحقت من ینی ناڵێم لە ساسە و لە نازان چان بەڵام ئەوەی جەنابە دەڵی لە ئەگە سەیج نەبێت لە 95 ئەمەی ڕاستە بەڵگە هەیە بەڵام ئەم کێشەکەی چییە من تێ ناگەم ینی بۆ ئەتراف ناکات بۆ خۆ نایکوژن خۆی تازە کار لە کات ترازاوەکو بڵێ من لەبەر ئەو بێدەنگ بوو لەبەر سمعیدێک وەکم ئەو ئەزانم خاتون گیان ینی جاری وا هەیە کە هەڵەیەگە بێ ئەبێ هەڵەکە چاکەیتەوە نابێ هەڵە بە هەڵا بەڵام مشکلەکە لێرە چییە ئێوە مشکلەکەتان حل کردووە بۆ ڕێگەی کە شەرع و قانون و دابنەریتی کوردەواری ڕێگەی پێیاوە مشکلەکەتان حل کردووە بەڵام مشکلەکە لای ئەم حل نەبووە کچی من ئێستا کە بیری لێکاتەوە هاتوۆتە ماڵی ئێوە ڕێستان گرتووە وەکو پێشتریش خۆ دوتێ دایک و باوکە وەکو کوڕی خۆی سەیریان کردووە لە لایەکی ترەوە براکە و دڵسۆزی ئەم بووە گیانی بە گیانی بوون اینجا نانی ئێوە و نمەکی ئێوەی کردووە لەگەڵ ئەوەیە ئەم خیانەتەی کردووە ئێستا کەوتووەتە ناویەوە بەس من پرسیان لە جەنابە دەکەم ینی ئەمە دەلالەت لە زیندوی زەمیرەکە ئەمە ینی هەیە ویژدانی مردووە زەمیری مردووە هەموو شتێکەکە هیچ شەو پێش من تۆ خەوی لەیەکەوێت لە بەرەوی ویژدانی نییەوە چۆتە بەرگێکی ترەوە لە مرۆڤایەتی دەرچووە بەڵام پرسیارەکە لە تۆکەم تۆ ئەم ویژدانە زیینیوە و هەیە ئەو کاتی ئەم تاوانە و کردووە ئەم ویژدانە لە کوێ بوو بۆ نووسە بوو کاکی دکتۆر تۆ گوێ بگرە هەر لەسەر قسەکانی تۆ من ئێستا ئەم ژیانەی کەتیام هیچ پێم خۆش نییە باوەڕ ئەەکەی وە ئەزانم لە جەهانەمە ئەژیم بەس لەبەر ئەوەی کە حیا حورمەتمان نەچێ ئێستش لەبەر ئەو قوبوڵم کردو داوای چارەسەرەکەم لەبەروی مناڵێک لە بینمانە هەیە لەبەروی دایک و باوکێکی هەیە باوەڕ کە ئەڵی پەپولن تاوانی ئەو مناڵ و تاوانی دایک و باوکی چییە بەخۆ دایکێکی هەیە شەو تا بانی بۆی ئەگری کافری پێ موسڵمان ئەبێ لەبەر ئەوانە نەبووە من بۆ بێدەنگە بووم بۆ ئەم جەهانمەم قبوڵە کرد باوەڕکەی چەند جار دایک و باوکی شەم پێمەڵێن ئەڵێن وەرەوە وازی لێ بێنە من تەنها لەبەر ئەوانە بێدەنگ بووم کاک دکتۆر گیان بەڕاستی ڕێگە چارێکم بۆ بدۆزیتەوە بۆ ئەوەی لەم خەوزڕان و کابوسە نەجاتم بێت خەو لێ زراوە ژیانم لێ تاڵ بووە نازانم چی بکەم بە ڕۆژ هەر وێرانم بەدەست خۆمەوە بەدەست ژیانی خۆمەوە بۆی داواکارم ئەگەر هاوکارێکم باش یارمەتیم بە پێشەوەی جەنابێ بەزڕێن پێ بە ئێستا ئەگەر ئەمە پێش هاوسەرگیریەکەش ئەم حاڵەتە هەبوایە ئەمانگوو ئەمە ئیلاقەی بە کێشەی دەرونی خۆتەوە هەیە
دیارە سەردەمی مناڵی کۆمەڵێشت و گرێ و گۆڵی دەرونی شت کۆ بۆتەوانم حڵتەی لە دووسوە بەڵام براکەم ئێمە کە پێشتریش دانیشتین تۆ هەتاوەکو ئەم هاوسەرگیریە و نەکردو هەتاوەکو ئەم خیانەتە و نەکردوێ لەبین دوو قەوساکە من بەڵگەکانە لەم بەوە من تۆ تاوانبار ناکەم هەتا ئەمە و نەکرد بوو خەو و مشکیلە و نەبوو بە قوربان هیچ کێشەیەکە نەبوو دوای ئەمە دروست بووە کەواتە هەموو شتێ سەبەبی هەیە بۆ دوایسان مناڵ بۆ نمونە جاری وام مناڵی کێشەی نییە بەڵام کە مناڵێکی تر لە دایکە بێ چونکە غیرەی لەکە خۆی تەڕەکە ئەماکە گەڕێتەوە بە سەردەمی مناڵی کێشە دروستە کەواتە بۆ پێش مناڵ کە منافیسی بۆ دروست نەبوو بوو کێشەی نەبوو بۆ ئێستا دروست بوو کەواتە هەمووی ڕەبتن بە یەکەوەی کێشەکانێنێ تۆ پێشەوەی ئەو خیانەتە بکەیت دۆن بەزمەوی کێشەی خەون نەبووە هیچ خەیاڵاتی فکری غەڵەتن نەبووە هیچ ئاوا کابوسن نەبووە بەڵام دوای ئەوە دروست بووە اینجا بەڵگەکانیش ئەوە ئەسەلمێنن کە ئەمە عیلاقی بە ویژدانی خۆتەوە هەیە بە قوربان ئەمە ویژدانم محاسەبە دەکات ئیلا چارەسەر ئەوەیە تۆبەیەک بکەیت اینجا دان بە هەڵەکە تا بنێی ئەو فکرە بۆ گەنانەی هێتە بەرامبەر ئەم کچە لە مێشتا بیسڕیتەوانێ داوای لێبوردن لە کەسوکاری بکەی چی کۆمەڵێ شتێ من پێشتیش بۆم باس کردی ئەوانە جێبەجێ بکە وردە ئەم زەمیرە و وردە کەمتر محاسبە و لێپرسینەوە لەگەڵەکە تۆ اعترافەکەت دانە بە غەڵەکەتەنە ئیخوای گەورە شەتان ڕۆژی قیامەت خۆ دەزانین دەرگای تۆبەی دانەخسۆ ئێمە مرۆڤین غەڵەتەکەین بەڵام گرنگەوەیە اعترافکەین و جارێکە ئەو جاری دووەمە و غەڵەتانە نەکەین هەڵێ گەر یەکەم جار هەڵیان خەڵەتانم خوا بیان گرێ بەزەگە دووەم جار هەڵەتان خوا خۆم بگرێ فەرموویستش قسەی چی بڵێ باوک کاکی دکتۆر من سەرەتا بەم هاوسەرگیریە هیچ ڕازی نەبووم بەڵام دایکم زۆر قسەی لەگەڵ کردم وتی بێویژدان زۆر و با دوژمنمان پێ خۆش نەبێ کاکی دکتۆر وتی لەبەر سومعی ئێمە و باوک و براکەت بێدەنگ بۆ شووی پێ بکە ئەگینا من سەرەتا ویستم شکاتی لێ بکەم یعنی حەقی خۆشم بوو شکاتی لێ بکەم من تەنها ئەبێ زۆر مەمنونی خۆش بێ کە شکاتم لێ نەکردو حام نەبردو شوم پێ کردو سەرمان کەس کردووە هەڵم گرتووە بۆ ئەوەی کە چی من کوردەواڵی چەپڵە بە دەستێ نانادرێ لێ نادرێ تۆش غەڵەتی توی تیا بووە بەبێ ئەوەی بیناسی بەبێ ئەوەی تاقیکەیتەوانێن خۆشەویستەوە ئەوە یەکێکە لەوانە هەم دڵسافی یعنی ئێوە لە دوو لاوە غەڵەت بوون لەلایەکەوە دەرگاتان بۆ ئەم برادەرە کردوتەوانێ هەموو سیقەوەک متمانەیەکتان ناوەتێ لەگەڵ ئەوەشە تو ئێستا شارەزای نەبووی نەوزانیوە ئەم کوڕە چیە ڕاستە لەگەڵ براتە کوڕ لەگەڵ کوڕە لەوان کێشەی نەبێ وەکو دو هاوڕە بەڵام توخمێکی تر جنسێکی تر هات کە ئافرەت بوو کە لەگەڵ ئەوە ئەوەی و کێشەیە دروست بووە تۆ ئەگەر خۆشەویستی و نایە و مەیلێکەوەی نەبووایە و دوو قسە و لەگەڵا نەکردا ئەویش نەیەتوانی ئاوەلی و نزیک بێتەوە ئەو شتە و لەگەڵاکە بەڵێ فەرموو کاکی دکتۆر من دانی پیانم هەڵێ منیشی تیا بوو ڕاستەکەی یعنی ئەگەر خەتای منیش نەبووە یەک تۆز تێگەشتوو بوومە یەک تۆزدانم بە خۆما بگرتەوە بە قسە ساف و لووسەکانی ئەم نەخەڵە تامایە تووشی ئەمە نابوون بەس تازە کاکی دکتۆر کار لە کار ترازاوە هەرچەنەوە بەڵێنی پیام ئەم هێنێ و ئەم قسە باخ و بریقانە منی خەڵەتان زیاتر ڕاستەکەی مەیلمدا ئەوانش هەڵی خۆم بوو بەس ئاخر دەی نەبوو بگەشتایەتە ئەم ڕادێ پەیمانەکەی بدەسەر تۆی هێنا بەڵام خۆمان لە جیاتی لە دەرگاوە بێتە ژوورەوە لە پەنجەرەوە هاتۆتە ژوورەوە ئەوەمان هەیە ئەم حاڵەتی تۆ من زۆر دیڕاستەم کرد لێ کۆڵیمەوە هێ نام و بردم لە دەروونزانی لەو بوارەی ئێمەیە ئەچێتە حاڵەتی ئەوە لێپرسینەوە یا لۆمەکردنی خوت ینی لۆمەی خۆت چە بە شەرمە گوتم ئەویشی لاقی بە ویژدانەوە هەیە جاندێک کەسێک کە گوناحەکە کە تاوانێکە دوایی کە هەستی پێکا و مڕاجعەیەکا وردە زەمیری محاسبەیەکە و لێپرسینەوەی لەگەڵاکە من پێشتر زۆشتم بە یەکەم شت ئەتگەر ئەتەوێ ڕزگارە بێبێت دان بە تاوانەکە تابنی ئەمین کارەی لە سوودی تۆ نییە چونکە تۆ ێستا فێڵ لە خۆتەکەی دوو فێڵ لە چواردەورەکەکەی و هەموو دنیاش هەستێ ئەم قسانەی تۆ کەس بڕای پێ ناکە بشنە مەحکەمە و بشنە دادگا ئەو راپۆرتە پزیشکیانە من پیشانی کەسانی پسپۆڕم ماوە هەمووی پشڕاستیەکەنەوە چە خۆ دادگاش چێکە ئەیا بەو کەسانی پسپۆڕ وڵێ ئایم راپۆرتەوە گوێ لە قسەکانی تۆ وەگرێ کاڵی دروست کراوە بە پارەکرا و خیانەت و فرت و فێڵ و ویستیانم بەسەرا ساکەن خۆ تەماتی بۆ گەن نەبووە بابەجان عیلەیەک بووە ناودارن و خەڵکی ئەم شارن و براکەی سیقیاوە بە تۆ خێزانەکەی توان خۆشیستوە بار حاڵەمە کردووە کەواتە یەکەم شت هەموو راپۆرتەکانیش بێتەوە هەر تۆ تاوانبارە بگاتە دادگاوانە اینجا تۆ بۆ ئەڵێ شتێکە بەدەست بکرێتەوە بیخەیتە دان گرێ بەدەست بکرێتەوە بیخەیتدان قوربانگیان یەکەم شت ئەبێ دان بە تاوانەکە تا بنین دوو پێشەوەی داوای لێبوردن بکەیت داوای لێبوردن لە خوا بکە داوای تۆبە بکە اینجا داوای لێبوردن لەم بکە ئەبێ ئەم گردنە ئازادکە کەسوکاری گردنە ئازادکەن چکە گەورەی ئینسانیش خوشکی من لەوەیە لێبوردە بێ ئینسانی بۆدەڵە بە دوای انتقامە من ڕێزی تۆ ئەگرم گەورەی خۆتە کە ئاڵێک دکتۆر گیان لەگەڵ هەموو ئەوانەیە هاوکاری بکەین و با چاک بێتەوانێ ئەم برادەرە ئەم کاکە ئالانە ئەم کێشانەی هەیە اینجا دوو ئەبێت تۆ لەو فکرە بۆگەنانی لەناو مێشتایە کاگالانجیان ڕزگار دەبێ کە
خێزانەکە و خیانەتی لەکە وڵا لەوانەیە بمکوژێ لەوانەیە وا بکەن ئەمانە بکەن اینجا هەوڵ بە قەرەبووی بۆ بکەرەوە ئەم ئافرەتە و لە عەزابە مناڵێکتان هەیە ئەبێت تۆ تەعویزی بۆ بکەیتەوە هەمووی ئێمە بەشەرین وەکو وتمان کەس نییە غەڵەت نەکا غەڵەتەکە و کردو و چاکتان کردوتەوە بەڵام ئێستا ئەبێت تۆ بەوانە کە پێم وتی وە کۆمەڵی ڕێنمایی ترم کردووی ئەگەر بەوە بکەی من دڵنیا دەکەمەوە دڵنیا دەکەمەوە ڕۆژ بە ڕۆژ باشترەبی خەوەکانیشە باشترە بێ ئەگەر ئێستا شەوە تابیین تەپوتلتە و کاتە 5 ساعت تەپوتل لە دەبێت اینجا بێ بە 4 ساعت اینجا بێ بە 3 ساعت اینجا بێ بەوە بەڵام بەمەرجێ یەکەم تۆ دان بەتاوانەکە تابنی دووەم ئەم خاتوونە گردن ئازا و کات و بەدڵ سافی سێ بچی دەستی خەسوو خەزورە ماچکەی داوای لێبوردن بکەی اینجا هەموو ئەوانەی کە ئەم زوڵمانەی یاوتە بەمێ کردووە ئەبێ هەوڵ بێ ڕۆژانە خەرەبووی بۆ بکەیتەوە لەبەر خاتی مناڵەکە لەبەر خاتریام لە هەمان کاتیشە ئەو فکرە بۆگانانە لە مێشکە بگۆڕی کە بڵێ ئەمە وان نییە ئەبێ هەوڵی خۆت بی حەلی ترمان نییە لەوە زیاتر چارەمە نییە